سڵاو میێرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی ئەفتا دێمەوەلاتان بۆ تاوتێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. 28 ساڵ لەموبەر دقیق لە 11/4/1991 داستانی کۆڕێ بە سەرۆکایەتی بارزانی تۆمار کرات. مێژوونووسان و شارەزایانی مێژوو جۆرێک لە تایبەتمەندی دەدەن بەم داستانە. فعلن ئەوەی کە دەوتێ وایە و لە بەرامبەردا دەوتێت ئەم شۆڕش و ڕاپەڕینە لە کوێدا لە شۆڕش و ڕاپەڕینەکانی دیکە دەچێت و لەکوێدا لێی جیاوازە. لە دوای ئەم داستانە ڕەوڕەوەی خەباتی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەروکوێ هەنگاوینە. حتمان لەپاڵ هەموو ئەمانەدا بابەتی دۆخی ئێستا هەرێمی کوردستان و بە دیاریکراوی مەسەلەی پێکەنانی حکوومەت بەشێکی دیکە لە گفتوگوکانم دەبێت لەگەڵ بەڕێز فازڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. کاک فازڵ بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونیت. سەرەتا پێم خۆشە وەک گێڕانەوەیەکی مێژووی باز لە داستانی کۆڕێ بکەیت. داستانی کۆڕێ چی بوو؟ ئەم داستانە ئەسڵەن بۆچی ڕوویدا؟ بەڵێ، خۆی داستانی کۆڕێ کە جەنابی سەرۆک باردانی بە سەرپەرشتی جەنابیان بوو بە قیادەی دکتۆر سەعید تۆماری، ئەم داستان داستانێکی مێژوو بوو لە پاش ڕاپەڕین، پاش مانگێک لە ڕاپەڕین دروست بوو. من ئەمەوێ پێشەچێکی بۆ باسکەم داستانی کۆڕێ و داستانی ئەزمەر. داستانی ئەزمەر مەنتقەی سلێمانی بوو، داستانی کۆڕێ مەنتقەی هەولێر و با بڵین مەسیف و شەقڵاوە و کۆڕێ بوو. ئەگەر ئێمە بچینە سەر بیدایەتی دروستبوونەکەی لە ڕاپەڕینەوە، ڕاپەڕین لە 5/3 دەستی پێکرد. باشە. بۆ مانیەک بۆ ئەگە بیتەوە سەر 2/3 یەکی هین 2/4 ئەمە مانیەکەکە. کاڵێم سەرەتایەک باسکەین، ڕاپەڕین گەورەترین سەرکەوتن بوو لە مێژووی گەلەکەمانە، لە مێژووی بزافی کوردایەتیدا، کە سەرکەوتنێکی باش بەسەر دام و دەستگای حکوومەتی بەعز لەو کاتەیە دروست بوو، وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بە قیادەی بەرەی کوردستانی ئەمە بوو. بەڵام لەو حکومەیە کە مانیە بوو، حکومەکە نەتوانرا زیاتر بێ. ئێمە کۆتای ئازاکردنی شار و شارەکان لە کەرکووکەوە بوو. کەرکووک لە نەورۆزی 91 بوو، واتە لە 21 مانگی 3 بوو. باشە. ئەم نۆڕۆژە بۆ کۆڕەو کە دروست بوو ئەگەڕێتەوە بۆ دوو ستێشت. یەکەم خۆکۆکردنەوەی ڕژێم بە قیادەی ئەتوانین بڵێن وڵاتانی حولەفا بەشداریان کردایە کە بربەستی ئێمەیان نایەوە. زایدەن ناپەنزیمی هێزی پێشمەرگەی کوردستان و کە هێزی خەڵکی تێکەڵ بوو، هێزی خەڵکو لایەن. ئەم ناپەنزیمە کارێکی کرد، پەرتەوازەیەک دروست بوو، کۆڕەو دروست بوو. کۆڕەو کە دروست بوو لە کەرکووکەوە دروست بوو، لە گەرمیانەوە دروست بوو، لە خوارەوە دروست بوو. کۆڕەو کە دروست بوو بە دوو جادە و بە دوو سایدا ڕۆژ، بەشێک بەرەو هەولێر، بەشێک بەرەو سلێمانی. خەڵکەکە و کۆڕەو دروست بوو. ئەوەی کە ئێمە ئاگادارین قیادەی مەنتقەی سلێمانیمانە کرد کە جەناوی کاک نێچیروان باردانی لە سنووری سلێمانی بوو، قیادەی ئەو مەنتقانەیە کرد کە لە کەرکووکەوە هات بەرەو سلێمانی، نەوەستایەوە و هاتاسە، هات بەرەو سلێمانی و لە سلێمانی بەرەو دەرەوەی سلێمانی. ئەو وەختە بەندە بەرپرسی ناوچەی سلێمانی پارتی بوو. باشە کاک فازڵیانی شتێک کە تاکو ئێستا زۆر ڕوون نییە، بۆچی کۆڕێ منتیقەی سۆران دەکات، حتمما ئەو منتیقانە دەکات، بۆ دەبێتە لانکەیەک بۆ ڕوبەڕوونەوەی بەعز. ئەمە پەیوەندی بەوە هەبوو کە شوێنی جوگرافی ناوچەکە لە ڕووی بەرگریەوە مەیدانێکی گونجاو بوو بۆ ڕوبەڕوونەوەی بەعز. ئەگە عەفوم کەی من باسی کۆڕێک لەو لاوەیە. باشە. ئەزمەر لەم لاوەیە. ئەزمەر منتیقەی سلێمانیە، بەڵام شان بە شانی یەک بوون، کات و ساتەکە یەک بوون. بەڵێ، من کە بیدایەت باسم کرد لە کەرکووک کۆڕە دروست بوو، بەشێک بەرەو هەولێر و لە هەولێرەوە بەرەو کۆڕێ. سلێمانی منتیقەی لە کەرکووکەوە کە هات بەرەو چەمچەماڵ و سلێمانی و لە سلێمانی بەرەو دەرەوەی شار، واتە هەولێر بەرەو دەرەوەی شار، سلێمانی بەرەو دەرەوەی شار. واتە لەو لە جەناوی سەرۆک باردانی کە خۆی سەرپەرشتیەکرد لەو مەنتیقەیە، لە شەقڵاوە، لە مەسیف کەشکا پێشمەرگە و جێیشی عێراقی هات، لەم لاشەو لە سلێمانی کە دەرچوو، لە سلێمانی دەرچوو،
من ئەگە ئیجازەم بن باسی ئەزمەرتان بۆکەم کە هاوشانە لەگەڵ کۆڕەیە. ئەزمەر کە دەرچوو لە 1/4 ئیتر ئەو خەڵکو لە گەرمیانە و لە چەمچەماڵ و لە کوێ بەرەو سلێمانی لە سلێمانی دەرچوو بەرەو دەرەوە شار. لە سلێمانی بەشێک بەرەو مەنتقەی عەربەت و دەرەوەی عەربەت، بەشێکی بەرەو گۆیژە و ئەزمەر و ئانە. ئێمە هەڵبەتە لەو بەشەیە بووین کە لەو بەرزایەکانی گۆیژە و ئەزمەر بووین بۆ ئەوەی دیفاعکەین. ئێمە وەکو هێزی پێشمەرگە دیفاعکەین، هەرچەند خەڵکەکە پەرتەوازە بوو. پێشمەرگەش لەگەڵ خەڵکە جای وایە پەرتەوازە بێ ئەڕوات. ئەم هێزانە ئێمە خۆمان لەکوێ گرتەوە؟ لەسەری ئەزمەر. لە 2/4 لە سلێمانی دەرچووی خەڵک هەمووی دەرچوو بوو، ئێمە دوا خەڵک و دوا قووەت بووین. ئێمە دوا قووەت بووین کە لە سلێمانی دەرچوین، چونکە لە لۆفەکانی ئەزمەر تەیارە هات لە خەڵکیە، لە لۆفەی ئاخری دەباشان بۆ ئەزمەر لەیا لە خەڵکیە کۆمەڵە شەهیدیە، 4-5 شەهیدیا و کۆمەڵە بریندار و زیانی مادیشی لە خەڵکە. ئێمە بەرەو ئەزمەر لە ئەزمەر پشتێنەیەکمان دروست کرد. بەس ئێمە وەکو پارتی ناوچەی سلێمانی و کاتە دەوری پێشمەرگەیەکە بووین کە من چوومە سەر ئەزمەر. ئەم کاک جەمالی حاجی محەممەد کە ئێستا لە گۆڕانایە، ئەو لەگەڵ خیادەیەکی قایدێکی یەکێتی بوو بە یەکەوە ئیتفاقمان کرد ئەوش دەوری نزیکی پێشمەرگەی. کاک فازڵ ببرە لێرە ڕاتەگرم، ینی هەماهەنگی هێزە کوردیەکان لەو سەردەمەدا چۆن بوو؟ ینی بۆ ئەوەی کە بتوانن ئەم داستانە مەزنەت و مەرکەن لە ئاستی پێویستە بووە دەوری ئەوان دەتوانین بڵێن کامیان وەکو یەک بەشدار بوون یاخۆ جیاوازی هەبوو؟ نا، من بۆیە ئازم کردی کە پشتێنەیەکمان دروست کرد بەس ئێمە و یەکێتی بووین. ئێمە من بەندە کە مەسوولی ناوچەی سلێمانی بوونەوە کاتە کۆمەڵی پێشمەرگەم لەگەڵا بوو، مامۆستا جەمالیش کە مەسئولێکی یەکێتی بوو، ئەیش کۆمەڵی پێشمەرگە. ئێمە هەردووکمان وەکو دوو مەسئول ئیتیفاقمان کرد، ئیلتیزام نەما بوو، ئیتیفاقمان کرد لەسەری ئەزمەر، لەسەری ئەزمەر کە ئێستا دوو چاخانەکە و ئەوانەیە ئیتیفاقمان کرد، پشتێنەیەکمان دروست و قەرارمانە. جەنابی مام جەلالوی ڕەحمەتی و لەگەڵ جەنابی کاگنێچیوان بارزانی ئەمان لە سوورە قەڵات بوون لەو دیو، یعنی ئەوانش قیاد چاودێری وەزعەکەیانە کرد، بەڵام ئێمە وەکو دوو مەسئولی پارتی و یەکێتی لەیا بووین. بەڵام وردەوردا من ئەمەی بۆ باز دەکەم 2-3-4 بووە، 2-3-4 وردەوردا هەم ئێمە عازمانە بە کۆکردنەوەی هێزەکانمان، هەم یەکێتی هەم لایەنەکانی کەچوویە دوایی پاسۆکات شیوعی هات سۆشیالیستە لە قۆناغی دواتر ئەمانەتن بە عەدەدێکی وەکو ئێمە نا قۆناغی دوای ڕۆژانی دوای چونکەیتر وردەوردە لەسەری ئەزمەر و لۆفەکانی ئەزمەر و شانی شاخی گۆیژە و ئەمانە ئێمەیتر شەڕ بوو حکومە دەهات مەحاولەیە کرد مەبەستی بوو شاخی ئەزمەر و شاخی گۆیژە و قەیوان بگرێ بۆ کە ئەوەی گرت ئیتر سقوتی منطقەی ماوەت و تا پێنجون تا حدود سقوتی پێکرد نێز بە مەدفەعوانە نێژ خەڵک لە منطقەکانی هەولێر و منطقەی سۆرال و ئەولا وەزعی ڕژێم چۆن بوو؟ عینی شت وەزعی ڕژێمیش لە هیچ لایەکیان باش نەبوو، ڕژێم قووەتی کۆ کردەوە. مەسەلا وەکو چۆن ئێماڵین دەرگای شاخی ئەزمەرمان گرت و جەنابیشیان دەرگای کۆرێ ئەو دەربەنەی کۆرێ گیرا بوو کە نەیان هێشت یەک بستی کەپچن بۆ دوی کۆرە. باشە کاک فازڵ، یعنی پرسیارێک لێرەدا بۆچی کۆڕێ زیاتر لە ڕووی شوناسی مێژویەوە یعنی دەبێتە شوناسی ئەم ڕاپەڕین و شۆڕشەی کە لە ساڵی 1990 ڕووەدا بۆ کۆڕێ زیاتر لە ڕۆمێژویەکۆ ئەم ناوە دیارە چی وای کردو یعنی بێتە مەیدانێک بۆ ڕوبەڕبوونەوە؟ بەڵێ ئێمە کە ڕاپەڕین بوو باشە ڕژێم تا هەموو منطقە کوردەکان هەمووی دەستی بەسەراگیرا لایەن هێزی پێشمەرگەی کوردستان و بەرەی کوردستانی و هەموو لایەکەوە کە هەندی سەوەڕەومان کردەوە ئێمە توانیمان ئەو بربەستە بکەین داستانی کۆڕێ و داستانی ئەزمەر بوون بە ڕەمزێک بۆ تەنەزولکردنی ڕژێم. ئیتر ڕژێم لە 12/4 باشە دوا شەڕی داستانی کۆڕێ و داستانی ئەزمەر بوو. ئەمە ڕژێمی وای لێ کرد تەنەزولی کرد چۆکی دا داوای مفاوەزاتی لە شۆڕش کرد. ئەمە ئیتر بوو بە دەرگای کۆتایی بە شەڕی ڕژێم و
جا من ڕێک مەبەستم بوو ئەو پرسیارە بکەم دەوترێت یعنی بربەرەکانی لایەنە کوردیەکان بەرامبەر بە ڕژێم ئەوەندە سەخت بووە ڕژێم خۆی داوای کردووەکە لیژنەی لە بەغدا و ناردۆ بۆ مفاوازات سەکردادی سیاسی کورد چۆنە ئەو مفاوازاتەوە و توانی چی بەدەستبێنێت خۆی ئەگەر ئیجازە بێ منەچمەوە سەر ئازمار باشە ئێمە لە 2 چوارەوە ڕۆژە ناڕۆژە تووشی شەڕە بووین لە لۆفەکان لە گۆیژە لە چی شەڕە بووین هەتا شەوی 11 لەسەر 12 شەوی 11 لەسەر 12 ڕژێم ڕۆژێ پێشەوە سیرچیلەیە کۆمەڵە ڕبایی دانا لەسەر گۆیژە ئێمە توانیمان بەهێزی پێشمەگە بتوانی 11 لەسەر 12 ئەو ڕبایانە هەمووی بگرینەوە کە گرتمانەوە ئەنجا ڕژێم ئەمە لای ئەزمەر من باز دەکەم ڕژێم زۆری جاش و جەیش و قوات و زۆری هێنا کە ئیتر قەرار بە ئەو شاخانە بێتەوە ئێمە وەکو هێزی پێشمەگەی کوردستان زیاتر بووین عەدەدمان زیاتر بوو ئیتر مەسئولین گەیشتن جەنابی کاک قادر مەسئولی لقی 4 بوو گەیشت جەنابی کاک ئازادی ڕەحمەتی لقی 3 بوو گەیشت مەسئولەکانی کاژێر و نەکانی هەردوو لەق گەیشتن قیادە عەسکەریەکان گەیشتن هەمووی گەشت یعنی من حەز ناکەم بەناو چونکە زۆرە بەناوەکان بەڵام ئەو دوو مەسئولی لە قەوزایدن مەسئولین کاک درێژاخایە کاک خاڵە عەفانی ڕەحمەتیەکان ئەمانە زۆر هەواڵان گەشتن کە گەیشتن قواتی زۆرمان بوو هەموو قوتەکانمان گرت زایدن هێزی یەکێتی گەشت لایەنەکانی گەشت بەڵام من بۆ مێژۆڵم هێزی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆرترین هێز بوو زۆرترین مەسئولمان گەشت زۆرترین هیمان گەشت چونکە بۆ ئێمە بە چی ئیسماتمان کرد ئێمە بریندار بووین لەو شەڕەیە ئێمە من خۆم و 5 پێشمەگە بریندار بووین کەسی کە بریندار و شەهیدی نەیە ئێمە یەک پێشمەگەی پاسۆکیش شەهید بوو بەڵام ئێمە ضەحیەی تەواومانە بریندار بووین لەینا ئیسپاتمان کرد خوێنمان ڕۆژ لەو شەڕەیە بەڵام من 12 سعات 2 بریندار بووین ئێمە کۆمەڵێک دوای ئێمە شەڕەکە گەرمتر بووە جەنابی کاک نێچیروان هات بۆ پێشەوە هات بۆ شوێنەکانی ئێمە لەگەڵ قووەتەکەیە لە خۆڵی ئێمەوە ئیتر ڕژێم شکا هەتا دوای ئێمە کەڕۆشین هەتا دەباشانوانە هەتا سەیتەری دەباشان یعنی ئەمە ڕژێمی شکانەوە کە ئێمە لێرە ئەمە بووە لەوێش کە جەناوی سەرۆک لەوێ سەرپەرشتی کردو بەینی ئەو قیادانەی ئەوێ لەقی هەڵبەتە لەقی 2 بووە قیادەکانی مەکتەبی سیاسی بووە ئەسکەریەکان بووە وەکوتم ئەوەنە ماشەڵڵا زۆر بوون ناتوانین بە ناو بیانێنی ئەویش شکێنرایە هەتا ئەو دەبابانەی کە ئێستا دیارە کە ئەسەریان بۆتە ڕەمزێک ئیتر لەوێ بوو بە ڕەمزێک ڕژێم لەوێ شکێنرایەوە لە ئەزمەر شکێنرایە ئەمە وای کرد کەوتنە ناچار بوون بە مفاوزات داوای باشە کاک فازڵ مفاوزاتیان داوە لە تۆمارێکی ڤیدیۆیدا سەرۆک بەرزانی دەڵێت پێویستە ڕێگە لە هاتنەناوەی بەعز بگیرێ بۆ شەقلاوە و لە دەربەندی کۆڕێ ڕێگریان لە بگرێت بەعز یعنی بەنیازی چی بوو دەیویست بۆ کوێ بڕوا دەیویست یعنی چی بکە لە دوای ئەم چۆن بەنیاز بوو هەتا حدود وەکو چۆن نیەتی هەمیشەیی باشە هەمیشەیی نەک بەعز دوژمنەکانی دوای ئەوانیش وەکو ئەو کاتانی کە دوژمنی سەرەکی کورد و شۆڕش بوون هەموو کاتێویستویانە ئێمە بگەێنە سەر حدودەکان و دەرمانکردن لە وڵاتەکە بەڵام دەرگاکان چۆن بووە دەرگای کۆڕێ منتیقەی ئیتر ئەڕۆشت مەسەلا ئەڕۆژ بۆ منتقی حاجۆمەران و بۆ منتقەکانی دەواازەی گوا بووە لە ئێزمەڕیشەوە کە بەوانە بەهاتاتە ئەزمەڕ ئێمە ڕێگریمانێنەکە ئەڕۆژ بەرەو پێنجوان ڕۆژ بەرەو ماوەت بەرەو حدودەکان تۆی دەرەکرد لە وڵات توی نێژ بەڵام ئەم بربەستانە ئەم شکانناوانە کەشکانەوە ئەمە کارێکی کرد لوتی بەعسی شکان دەتوانین بڵێن هەر ئەمە ژوای کردووە کە لە مێژوودا زیاتر ناوی کۆڕێ وەکو داستان و نەبەردی ناوی بمێنێتەوە تاکو ئێستاش بەڵێ ئەمە تازە بێ بە ڕەمزێک بەڵام من گلەیم لە قیادەی خۆمان هەیە لەو بارەوە کە تۆڵی کۆڕێ باشە ڕاتە جەنابی سەرۆک بارزانیان قیادی کردووە ئەمە گاڵتە نەبووە بەڵام ئەزمەڕیش دەرگایەکە ئێمە ئەزمەری شارێکە پشتی شاری سلەیمانیە چۆن تۆ لەوێ یاد دەکەیتەوە من سواسی جنابتانێک مکاتە بێ ئەزمەڕیش وایەت کرێتەوە چونکە بۆ ئەگەر لە حکومەت بگاتە سەر ئەزمەڕ و گۆیژە و بیگرتایە و سەیتەرە ئەبوو بەسەر ئەتوانین بڵێ هەتا منتقی قەڵازیە و ماوەت و حدودەکان تا پێنجێن
ئەمەش دەرگایەکی گەورە بوو. حتمما ئەو سەرکەوتنەی کە بەدی هاتووە لە ئەنجامی ئەو نەبەردەی بوو کە لە هەردوو داستانەکە تۆمار کراوە. بەڵێ ئەمە لەرزەیەکی کەیف دروست کرد بۆ ڕژێم، ترسێکی گەورەی دروست کرد بۆ ڕژێم. یعنی کورد ئیسپاتەکە بەڕە و بە شکان و بەهین کۆت نابەزێت وەکو ئەم شەڕانەی دوایی کە سەیرەکەین. باشە کورد دایما هێزی پێشمەرگە قیادەی هێزی پێشمەرگە کە ئەگەڕێتەوە بۆ جەنابی سەرۆک بارزانی و بۆ قیادەکانی کە و بۆ مەسئولەکانی کە وا توانین بڵێ بۆ لایەنەکانی کە معنای کورد تەنیشە توانیوێتی هەڵسێتەوە. شکاوە بەڵام توانیوێتی هەڵسێتەوە، توانێت عادەیەکی خۆی بکات. بەشێک لە چاودێرانی سیاسی و ئەوانەی کە شارەزای مێژوون جۆرێک لە لێکچوو دەمینی لە نێوان داستانی پردێ و داستانی پردێ و ئەزمەر. من دەمەوێت پێم بڵێیت ئەم دوو داستانە لە چیدا لێک دەچن و لە چیدا لێک جیاوازن؟ هەریەکە کات و ساتێکی خۆی هەیە، هەریەکە قوت و ناقوتێکی هەیە، هەریەکە دەسەڵات و ناگڤایە. ئەزمەر و کۆڕێ ئەوە کاتێ بوو دوای ڕاپەڕین کە سەرکەوتنمان بەدەزێنە یەک مانگ حکوممان کرد، دووسێک خاڵ هەیە کەوتم هەم فشاری حکومەتی هەلەفا بۆ هاوکاری عێراق و پەلاماری یاینەوە، هەم ئێمەش وەکو پێویست نەمانتوانی ئەو حکومە بکەین بوو بە حکومێکی دەسەڵاتێکی بەرەڵایی، خەڵکی کەیتەوە هات، هێزی پێشمەرگە خەڵکی کەیتەوە چوو، ئەمە بکارێک کرد ئەو مانگە ئێمە توانیمان بەڵام کە تۆ ئەم حکومەت کرد ئەمە ئەو داستانە دوو داستانە گەورەی لێن و بربەستێکی کرد بۆ حکومەت ئەم ئەو کاتە بوو. بەڵام پردێ شتێکی کە بوو لە ڕووی ئەقلێتی ئەو ئەقلێتی کە لە ماوەی ڕابردوودا کە حکومەتی بەعەسەی بووە، ئەم حکومەتی عێراق تا چەند میراتگیری ئەم ئەقلێتی تیای داماوە، یعنی لە ئێستاشدا بەسم ئەو ڕێک پرسیارەکە ئەو بوو هەموو کاتێ بۆی بکرێت هەر ئەوەیە هەر ئەو ئەقلێتە بەکارێن. ئەجا تۆ داستانی پردێ شتێکی گەورەتر بوو. ئەی تۆ داستانی پردێ توانین بڵێ هەر هێرشی عێراقیەکان نەبوو، هێرشی ئێرانیش بوو، هێرشی دەرەوەی لەگەڵا بوو. ئەتوانین بڵێ ئەمریکای لەگەڵا و بەریتانیا لەگەڵ پێ دەبابەکانی ئەوان ئیسپاتی ئەوەی کرد. ئەم هێرشیوە جیا بوو مەسەلەی پردێ و ئەمە هەر خۆمان بووین، هەر خۆمان بەربەرەکانیمان کرد بەرامبەر جێشی عێراقی. بەڵام ئەمە هەر خۆمان بوو بەربەرەکانی ئەتوانی بڵێ ئێران و عێراق و چۆمان حتمما ڕووداوە مێژوویەکان خۆیان دووبارە دەکەنەوە، بەڵام بە زەمن و کاتی جیاوازە ئەسلحەی جیاوازە، ئەقلی جیاوازە، سیاسەتی جیاوازە. ئەمانە فەرقێت. تۆ مەسەلەی شۆڕشی ئەیلول فەرقێ لەگەڵ شۆڕشی وڵات. شۆڕشی ئەیلول هەم چەکەکەی هەم سیاستەکەی هەم هینەکەی هەم قورسیەکەی فەرقێ بوو لەگەڵ ئێستاە. باشە دەمەوێت پێم بڵێ بەڕوونی لە دوای ئەم هەموو داستانی کە تۆمار کرا لە 91 و دواتر ڕەوڕەوەی خەباتی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرەوکوێ هەنگاوی نا بڕوونتر بڵێم ئەو دەستکەوتانە چی بوون کە لە بەرەنجامی ئەم داستانە و نەبەردیانە بۆ گەلی کورد بەدی هات؟ داسا هەموو فەرقی کردو. تۆ ئێستا شۆڕشەی لول سێرە کردووە کە شۆڕش کردووە لە چەکی بچووکە و لە جغرافیای کەمترە و منتیقەکان و ئیمکانیەت و نەبوونی و تفەنگ و چەک و ئەسلحە. بەڵام سیاسەتی حکیمانەی جەنابی بارزانی ڕەحمەتی وای کردووە بە سیاست و عەقڵێت و توانای جەنابیان و هێنایەتی ناوەکو ئەسلحە و توانا و ئیمکانیەت و تەکنۆلۆژیا و چی ئەمانە مەبەستی پرسیارەکەم ئەنجا هاتووەتە سەر ئەوەی وردە فەرقی کردووە. فەرقی دواتۆتە شۆڕشی وڵانەوە، هاتووتە ئەسلحەی چاکترەوە، هاتووتە عەقڵێتی چاکترەوە، هاتووە عیلاقاتی دۆلێەوە. ئێمە عیلاقاتەکانمان زیاتر فراوانتر بووە. ئێمە عیلاقاتی ئێستا جەنابی سەرۆک بارزانی عیلاقاتەکەی وای لێهاتووە ئەگەر سەرۆکی پارتیش نەبێ و سەرۆکی هەرێمیش نەبێ بۆتە مەرجەعێتی. مەبەستی پرسیارەکەم ڕێک ئەوە بوو لە دوای 92 ئەمە دەتوانین بڵێن هۆکارێک بۆ بەدینانی دامەزراوی حکوومەتی هەرێم و دامەزراوی ئیدارەکان لە هەرێمی کوردستاندا؟ حتمما ئێمە کە مفاوزات دروست و دوای داستانی کۆڕی و ئەزمەر وردە تۆ لەگەڵ ڕژێمە محاولەت کرد بۆ پەیوەندی و عیلاقات و مفاوزات و چی ئەو نەهاتە پێشەوەکو پێ تۆ ئیعلانی پەرلەمانی کوردستان کرد، ئیعلانی حکوومەتی کرد، ینی بەرەو پێشتر ڕۆشتی. باشە بەرەو پێشتر ڕۆشتی. ئێستا تۆ وردەهاتۆ لەم ماوەی 29 ساڵەیە تۆ حکمی وڵات دەکەی، پەرلەمانت هەیە، حکوومەتت هەیە. کەواتە تۆ کەم و کوڕی بێ چی بێ
ئەمە شتێکی کێ بەڵام تۆ لە قۆناغەکانی شاخ و شۆڕشەوە تۆ هێناوەتە ناو سیاست و پەرلەمان و کەواتە قسەکانی تۆ ناچاری کردم بێمە سەر بابەتی واقعی ئێستا هەرێمی کوردستان لە ئێستادا لە سەرمەندی پێکەنانی کابینین و حکوومەتی هەرێمین تاکو ئێستا بۆچی پرسیاری هەوڵاتیان یعنی زۆر دەکرێت ئەمەی لەسەر بابەتی ڕێکەوتنی پارتی و یەکێتی کە بۆ ئەم حکوومەتە بڕیارە واژۆ بکرێت بۆ تاکو ئێستا ئەم ڕێکەوتنی واژۆ نەکراوە هیچ گرفتێکێک لەو ڕۆوە وڵای خۆی ئەوە لیژانی سەرکردایەت مەکتەبی سیاسی هەیە و لیژانی خواردتر هەیە و ئەمە شتانە لە لیژانە ئەوانەی کە ئێمە بیستین لە بیست نایبیستین بەڵام تۆرە سەر ئەوەی کە ئێمە هەر لە بیدایەتی دروستنی پەرلەمانی کوردستان و حکوومەتەوە زۆر جار ئەم ناڕێکەوت ناتوتە پێشەوە لە شتێکان نەگەشتنەتە لە پەرلەمانە لە حکوومەتە لە بەڵام ئەلموهیمەوەی ئێمە بەرنا ئەساسێکمان دروست کردووە بۆ کورد لە شۆڕشی شاخەواتنێتە ناو سیاسەتەوە پەرلەمانمان دروست کردووە حکوومەتمان دروست کردووە ململانەمان بووە نەکرد مەتا ئێمە ئەو وەختە گۆڕان و هەمووی یەکێتی بوو باشە پارتی و یەکێتی زۆر جار ناگەشتنەتە بەڵام دوای هەرهاتینەوە سەر مێزین پاوسات و ئەمان لایەنەکانی کە زۆر جاراتون بعدێ لایەن لەگەڵ ئێمە ئیسلامەکان زۆر جار چونەوە لەگەڵ یەکێتیە ئێمە وەکو قووەتی سەرەکی پارتی و یەکێتی قووەتێکی سەرەکی ئەم وڵاتەن هەم لە سیاسەتە هەم لە حکومە هەم لە جەماوەرە ئەمە دوو حیزبی سەرەکی گەورەین ضرورە پێویستە ئێمە ئەم دوو حیزبە تەبابین بینە پێشەوە لێ محاولاتی یەکن کوێ بە هەردووکمان وڵات بەسمە ینی وەڵامی پرسیارەکەم بەڕوونی دەست پێوێت ئەم ڕێکەوتنە بۆچی واژۆ نەکراوە کە بڕیار بۆ سێشەمەی داهاتوو یعنی ڕابردوو واژۆ بکرایە هیچ گرفتێک دروست بوو ینی ئەوی کە بە حکومەی تۆ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لەم سنوورە زانیاریت لایە وەڵامی پرسیارەکە و پەلە کرد بازمان نابەستەریای بۆی من بەوردی بێنم ڕاستە ئەمەی کە جەناب دەڵی لەم سەری کۆبنەوە ئەوەی ئیمڕۆیە ئەوەی جەنابەت باسیەکەی بۆ نەگەشتنەوە ئەوەی ئیمڕۆیە کە ڕۆژانە ئیسیبێ پارتی هەر لە بیدایەتەوە لە پەرلەمانەوە کە خاوەنی 45 کورسیە یەکێتی خاوەنی 21 کورسیە و لایەنەکانی کەش گۆڕان دوان زۆمانە پارتی هەر لە بیدایەتەوە داوای کردو بە پێی ئیستحقاقی خۆی بە پێی کورسەکانی خۆی ئەو دەسەڵاتە وەرگرێت هیچ هینی نەبێ بە خەڵکی خەیری پێ بکە بە پێی کورسەکانی خۆمان و دەسەڵاتی خۆمان بەڵام پارتی بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی لە مەسلحەتی میلەت لە زۆر شتی خۆمان دابەزینتە خوارەوە بۆ ئەوەی کە هەر کێشە و مەشاکی نەبێ بگەینە نەتیجێ ئەینا ئەگە تۆ بیتە سەر مەسلەی کورسیەکان ڕەن بێ ئەوەی کەرابێ بە برادرانیەکێکی بە برادرانی گۆڕان زیاتریش بێ لەو کورسیانی کە هەیەە تۆ ساڵی 45 کورسی بکە زایدا ساڵی 21 کورسی باشە بەڵام پارتی مەبەستێتی کێشە نەبێ مەشاکی نەبێ لەبەر مەسلحەتی سەرەکی میلەت ئێمە بۆ میلەت خەباتمان کردووە کارمان کردو لەبەر ئەو مەسلحەتە ئامادە بووە کۆبوونەوە بە کۆبوونەوە بڕاتە پێشەوە بوو بگاتە نەتیجێ ئێستاش لەسەر مەسەلەی سەرۆکیێرێم و جێگرێکێ بێ و زایدن داوان کرد و جێگرێکەکەی دوی هەبێ و لەسەر حکومە جێگرێکی بێ و جێگرێکەیە بێ و تەوزیعی وەزارەتەکان ئێستاش پارتی هەر داواکە پارتی بیانووی نییە پیاتی داواکە لەلایەن بەتاسی لە یەکێتی و لە گۆڕان با ڕێ بکەوین با ڕێ بکەین لەسەر باسی زیادکردنی جێگرێکی دیکە دەکرێت بۆ سەرۆکی هەرێم ئەم بابەتە لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بۆتە بابەتێک بۆ مناقەشە و گفتوگۆکردن یاخود هەر لە ئێلام و چۆنەڵی لە ڕاگەیاندەکان باس دەکرێت وەکو ئێمە ئەنجومەنی سەرکردایەتی پارتگای سلێمانی باشە لەمایە ئێمە خۆمان مەگە باسی بکەین ناوەکو دەسەڵاتێک باسی ناکەین بڵین وڵا ئەمە بکرێن باشە ئەمە بکەین باشە لە بۆ لیژان هەیە دوو لیژنەی سەرەکیە لیژنانی سەرکردایەتی مەکتەبی سیاسیمان هەیە خواردتریشمان هەیە ئەم لیژانە کە ئەچێت و تاوتوی گفتوگۆ کا لە نیاویانە وەکو زەرویەت ئێمە ئاگامان لە نیەتی ئاخری نییە چی بکرێ باشە بەڵام وەکو بۆچوونی خۆمان بە هەر شێوە بێ ڕێبکەوتنیە بکرێ باشە ئەنجا ئەوە ئەمێنێتەوە سەر برایان نیەتەکانی برایانی یەکێتی و گۆڕان ئایا ئەمان بە زیاکردنی جێگرێک گۆڕان لای زەحمەتە لای نەبێت بەڕی بێنەوە بە زیاکردنی جێگرێک بۆ حکوومەت
نیەتێککە هەیە یان باسێککە ئەمانە بەڵام ئەمەلمان هەیە هیوامان هەیە کە هەرەگەینە نەتیجێ ئەجا بە سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانی وەکو بڕیاری نهایی دڵنیام لە نایڵێ بکەوێتە کێش و مەشاکیلی هەر ڕێکی خادۆ بێڕێک وەکو ئەندام بکە ئەنجومەنی سەرکردایەتی حتمما بەپێی ئەو تێگەشتنەکە بۆ سیاست هەتا تۆ پێت باشە کاندیدێکی دیکە وەکو جێگیری سەرۆکی هەرێم زیاد بکرێت واتە لە ئێستادا دوو جێگر بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دابنرێت بگەینە نەتیجەیەکی نەهایی بوو جارێ ئێمە پێمان باش بۆ وەکو پارتی لە بەشەرتێ کێشە و مەشاکی نەگە بگەینە نەتیجە ئەمە بۆ خۆی گرفت دروست ناکە لەو ڕێکوتنێکی ئەوە لەگەڵ گۆڕان هاتانە نا درستی ناکە ئەگەین نەتیجەیەکە دڵنیام کە لە گفتوگوانە ئەگەینە نەتیجەیەک چون پارتی هەر لە جەنابی سەرۆکۆ تا سیاسەتی پارتی ئەوەی ئێمە پەلە بکەین لە حکوومەتەکە باشە پەلە بکەین لە بەرنامەی کاری پەرلەمان پەلە بکەین لە سەرۆکی هەرێم بکەوێتە کارەوە جێ ئەمانە هەمووی شت وەستاوە بڕیارەکان وەستاوە قانونەکان وەستاوە ئەبێتر پەرلەمان کاری خۆی بکە حکوومەت بەردەوام بێ حکوومەتی خۆی تەشکیلکە کەواتەوە وەک دوایین پرسیار چاوەڕێن دەکرێت ئەم حکوومەتە کەی لەدایک ببێت لە تاکو کۆتایی ئەم مانگە ئەم حکوومەتە پێک دەهێنرێت حتما ئیشەڵڵا ئیشەڵڵامان لەسەر بێ بڵین ببێ ئەنا ڕۆژ بە ڕۆژ مەسەلا وەفتێکە چێ بۆ لای یەکێتی یان وەفتێکمان چێ بۆ لای گۆڕانوتن لە ئێمە هەموو جۆڵەخین بۆ نەتیجەکەی کە کۆتایی بێ هەموو دایشێڵین کۆتایی و ئەم ئێمڕۆدانی قسەیەکەی ئەمە وای لێ هاتۆ لە خۆزگە شتێکی کەیە ئەو چون و بۆ ناو یەک و دوای نەتیجەکەی ئێستا وای لێ هاتووە کۆبنەوە کرێ نەتیجەی وەرەگرێت دوایی ئەی واژە نەکرا لە بینی جەنابی کاگنێچیوان و کاکۆسەتە کۆتایی نەهات حتمما ئەم بابەتە زیاتر هەڵدەگرێ مسپاس بۆ بەڕێز کاک فازڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەمرد دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ جەنابیشتان و بۆ ئەم یادە پیرۆزە یادی داستانی کۆڕێ و داستانی ئەزمەر یادێکی گەورە و پرشنگدارە وەکو جەنابی شاچکەکە ئەمە مێژێکی سەرکەوتنە چونکە لەم دوو ئەم شاڕێتە شەڕ نەکرا بۆیە گەورە و پیرۆزە لە بینی ژێمووینە بۆی کۆتاییە هەڵبەتە ئێمە ژێکێ بووین لەو زەحیانەی کە لە داستانی ئەزمەر بریندار بووین خۆمان و چەند پێشمەرگەکمان بەڵام من لەگەڵ ئەو بریندارەشە سوپاسی متابعی جەنابی سەرۆک بارزانی جەنابی کاگنێچیروان دەکەم کە گرنگیان پێدام لەو خۆم و ئەو پێشمەرگانە کە لەو داستانەیە بریندار بووین چونکە داستانێکی مێژووی بوو بۆیە لایەن پەچن بچاک بووم هەر بۆ نوێشەوە پیرۆزبایی لە جەنابی سەرۆک و هەموو قیادەی حیزبمان و هەموو لایەکەکەین بۆ ئەو سەرکەوتنانەی ئەو دوو داستانە و ئێمەی گەیانە ئەوە گفتوگۆ دروست بێ و بگەینە پەرلەمان و حکوومەت و ئێستاش کە بەردەوام دووبارە سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ جەناب بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەلێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن